سلااو لە بینەرانی بەڕێزی کەناڵی بیکەیفۆ هیوادارم هەمیشە باش و تەندروست باش بن. ئەمڕۆ لەگەڵ چالاکوانێکی مەدەنیام ئاوارە حەمزە. ئەم کاتۆ باش هەموو کاتێکت باش بە خێراتنی کەناڵی بیکەیفۆڕەکەم بەڕاستی کەناڵێکی جێی بایەخە بۆ ئێمەی پەنابەر لەبەروی بەسەرمانەکاتەوە و ئێمەی چالاکوان. وڵاتی بەریتانیا لەگەڵ وڵاتی عێراقا ڕێکەوتنییان کردووە کە پەنابەر عێراقیەکان بنێرنەوە بۆ عێراق و کوردستان. تۆ لەو بارەیە پەیامت چییە؟ بەڵێ ئەمە هاتوونە ڕێکەوتنیەکەکەن بەبێەوەی بیرکەنەوە لە ژیانی ئێمە کە چەندێک لە مەترسیایە بمانێرنەوە ئەو وڵاتە لەبەر ئێمە چالاکوانی مەدەنی بە ئازادی ئێمە خۆپشاندانەکەین لێرە لای ئێمە ئازادی نیە تەنانەت ڕۆژنامە نووسەکانە گرن و یانکەنە زیندانەوە و بە تۆمەتی جۆرا و جۆر ئێمەش ئەگەر ئێمە لێ داوای مافی خۆمانکەین داوای قوتی خۆمان بکەین کە بەسیترین شتە ئەوان ئەمانکە نەژوورەوە و تۆمەتێکمان بۆ دروستەکەم بە ناوی تیرۆرە و بە ناوی هەر شتێ لەو بابەتانەوە نەگینە ئێمە بابێن وڵاتی خۆمان چاکەن و ئێمە خۆمان داوای دیپۆرتکردنەوەکەین نەکەوی بە زۆر بمانێرنەوە ئەگەی وڵاتی ئێمە سەی بێ ئەو مافیانە بدرێتە دادگا ئێمە خۆمان ئەڕۆینەوە پێویستمان بۆ نییە کە دیپۆرت بکرینەوە و داوا بکەین لە مەترسیان بەڕاستی ئیستا. ئێوە لێرە خۆپیشاندانەکەن ئەچنە سەر شەقام لە دژی حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستان لەم دوو بنەماڵە. ئێوە ژیانتان لە مەترسیا بێت بۆ کەس و کارەکەت لەوێ کێشەکان بۆ دروست بوو عایلە؟ بەڵێ زۆر مەترسیە لەبەرەوەی ئەوان وەکو ڕژێمی بەعس بە نەفرێک و تاک و دوانە و ناوەسن ئەگە بۆیان بکرێ عیلەکەتە هێنە بەردەمە لێوە بکەیتە بندەسیان ئەلێ وەرە احترافمان بۆ بکە خۆتکە بەمە و خۆتکە ئێمە دەبێت بلین تیرۆرستین وامان کردو بەبێ ئەوەی هیچ تاوانێکشمانە بێ بەس لەبەر ئەوەی داوای مافی خۆمانەکەین داوای مافی ئەو خەڵکاکەین لێرە ئازادین بە ئازادی توانین داوا بکەین بەڵام ئەوەی کە لێرە داوایەکەین لێ داوامام کردیا دڵنیا بە تیرۆرەکرین یان ئەکرینە کونجی زیندانەوە. ئێوە لە دەستی دوو بنەماڵە هەڵ هاتوون بۆ وڵاتێک کە وڵاتی غوربەتە لێرەش واستان لێ نایەنن. ئێوە قسەتان چییە بۆ ئەم بابەتە؟ بەڕاستی ئێمە بۆیە لە دەزە و دوو بنەماڵەیە ڕامان کردووە ئەو دوو بنەماڵەیە کێشەیان نییە بەس تاک بە تاکی بفرۆشن تەنان بە پارچە پارچەیش بیفرۆشن بە وڵاتان چکە نۆکەری بێگانن ئێران تورکیا وڵاتەکانی تر کێشیان نییە بە بۆم باران کرین شت کرین ئێستا هاتوونە بۆ بڕێکی پارەی کەم هاتوونە ئێمە فرۆشن. من بەس ئەوەندە ئەلێم بۆ دواوتەی من ئەلێم بەسە یەکێتی و پارتی وازمان لێبێنن با لە وڵاتەکانی تریش بە ئازادی بژین نامانەوە بگەڕینەوە بمانکەنە زیندانەوە و داوای مافە سەرەتایەکانمانکەن و بلێن نابێت. ئێمە داوای ئاو خواردن و ژیانەکەین داوای ئازادیەکەین داوای شتێکی زیادە لە ئێوە ناکەین. ئێمە با ئێمەش تاکێکی هەر تاکێکی ئێمە با وەکو بچووکترین مناڵی ئێوە بژێ بەس ئەوەن دەمانەوێت ئەنج ئەو کاتە ئێمە خۆمان داواکەین بگەڕینە وڵاتی خۆمان و پێویستمان بە هیچ وڵاتێکی تر نییە چکە وڵاتی خۆمان بەڕاستی دەوڵەمەنە بۆ ژیان بۆ خۆشی کەس حەز ناکات لەم غەریبیە بژێ و کە سوکاری بەجێ بێ لە دایک باوک برا هەموو کە سوکاری بەجێ بێ لەبەرەوەی بێتە وڵاتێکی غەریبی و لێرەش وازمان لێنان ئەلێ وەرە دێن ئیتیفاقیان لەگەڵاکەن ئەلێم بیان نێرنەوە ئێمە وەریانەگری. زۆر سپاس بۆ بینەریتان خواتان لەگەڵ.